بە گوێرەی ئامارەکانی بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ و ڕێکخراوەکانی بواری هاتوچۆ لە سنوورەکەدا ڕووداوەکانی هاتوچۆ لە 8 مانگی سەرەتای ئەم ساڵدا بە گشتی و لە 15 ڕۆژی سەرەتای مانگی لوودا بە تایبەتی زیادیان کردووە. ئەمە لە کاتێکدایە کە بەشێک لە ڕێگاکانی سنوورەکە جووتسایدن و بە وتەی بەرپرسانی هاتوچۆش هێما و هێڵکاری پێویستیان بۆ کراوە. بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵیش هۆکاری سەرەکی هەڵکشانی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ پابەند نەبوونی شۆفێران بە یاساکانەوە دەگەڕێنێتەوە و دەڵێت ئەو ڕێگایانەشی هێما و هێڵکاریان وەک پێویست نییە لە ئایندەدا هێما و هێڵکاری پێویستیان بۆ دەکرێت. هۆکارەکەی ئێمە بۆ ئەگەڕینەوە پابەند نەبوونی برایانی شۆفێر بە ڕێنمایەکانی هاتوچۆ بە ڕێژەیەکی زیاتر بەرچاو. شەقامی گشتی کەرکووک سلێمانی کە لە لای تەچێ بۆ چەمچەماڵە دووسایدێکی فراوان و زۆر باشی هەیە، ئەتوانە بڵێم هیچ گرفتێکی تیان نیە و هێمای هاتوچۆی تایەوە شەقامەکە شەقامێکی باشە، بەڵام زیاتر هۆکارەکەی برایانی شۆفێرە کە پابەند نین بە ڕێنمایەکانی هاتوچۆ و هەم نەشارەزاییش دەورە بینێتەیە. بەڵێ هێڵکارێکی تەواوەتی بۆ کراوە لەسەر شەقامەکان و سڕش کراوەتەوە بە هێمای هاتوچۆ. ڕەمێز هەیە هێمای زیاتری بوێت بۆ شارەزابوونی برایانی شۆفێر، بەڵام شەقامەکە هیچ گرفتێکی تیانی. داوامە لە ئەندازی هاتوچۆ کردووە بە بەردەوامیش نۆژن یەکەنەوە ڕێگەبانەکان ئەوەی دەتوانیاندا بێت. شارەزایەکی بواری هاتوچۆیش هۆکاری هەڵکشانی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ نەبوونی کامێرای چاودێری پێویست لەسەر ڕێگا خێراکان لەلایەک و ئەوکات نەبوونی مادەی موگناتیسی پێویست لە بەشێک لە پێکهاتەی ڕێگاکان و تەسکی بەشێک لە ڕێگا خێراکان لەلایەکی دیکەوە بە هۆکارە سەرەکیەکانی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ دەزانێت. هۆکارەکەی گەڕێنم بۆ کەمی کامیرەی چاودێری، چکە من وەکو خۆم ئەگە بزانم کامیرەیەک هەیە خاوەڕۆم، بەڵام ئەگە بزانم کامیرە نییە بەخوا پای پێوانم. هۆکارەکان شەرگەڕێتە بۆ تیژڕەوی و لە هەمان کاتیشا تۆ مەیگەڕێنەوە بۆ شەقامەکان. شەقامەکە سورعەتەکەی چەنە؟ ئەو نە سورعەتە بڕۆ. شەقامەکەت خراپە سورعەتێک کەم بڕۆ. و نەبوونی هێڵ و هێماش ئەمە هۆکارێکی سەرەکیە و نەبوونی بە دەرەجەی یەک کامیری چاودێری، چکە لە وڵاتانی پێشکەوتوو 300 مەتر کامیرەیەکە 300 مەتر کامیرێکە. مادەی مقناتیزی لە سەرخواری لەوەی پێڵێن ئاوەتەقیوەکە ئەلەوێ ئەبێ مانی مقناتیزی تابێ، بەڵام ئەم کۆمپانیانێکەوە قیتاوەکان ئاسان لەوەی من و تۆ لێ پرسین وڵێ مادەی مقناتیزی لە جادێڵە هەر نییە. بە گوێرەی ئامارێکی بەڕێوەبەرێتی هاتوچۆی چەمچەماڵ لە 8 مانگی سەرەتای ئەم ساڵدا 51 ڕووداوی هاتوچۆ لە سنوورەکەدا ڕوویان داوە. بە هۆیانەوە 17 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 40 هاوڵاتی دیکەش بریندار بوون. لە 15 ڕۆژی سەرەتای مانگی لوولیشدا 6 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. لە ئەنجامدا 4 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 5 دیکەش بریندار بوون. بەراورد بە 8 مانگی سەرەتای ساڵی 2019 ڕووداوەکانی هاتوچۆ لەم ساڵدا زیادیان کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.